باسی بژانەوەیکی دیکە دەکەین لە وڵاتە. لە ساڵانی ڕابردوودا خەریک بوو پیشەی زێڕەنگەری لە هەرێمی کوردستان کەم دەبوو، ئەوەی کە دەبینرا تەنها زێرفرۆشی بوو. بەڵام ئەم جارە خۆشبەختانە کارگەیەکی ناوخۆیی بە دیزاینێکی تایبەت بە تیمێکی ناوخۆیی توانراوە ئێستا چەندین شێواز ئەوەی لە دنیای هونەری زێردا هەیە دروست بکرێت بە کوالەتێکی باش. جگەلەوەی کە ئەم کارگانە سوودێکی گرنگیان هەیە لە ناوخۆ، هاوکات ڕێگرێکی باشە لە چوونە دەرەوەی پارەی قورس بۆ دەرەوەی وڵات و گرنگی دانیشە بەو توانە ناوخۆیانەی کە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە. ئێستا زێر یەکێک لە کانزابە نرخەکانە و وەبەرهێنانێکی گەورەیە لەسەر ئاستی جیهانە. بۆیە ئێستا لە هەرێمی کوردستان ئەم کانزابە نرخە زۆر بەچڕی کاری لەسەر دەکرێت. کارگێکی ناوخۆیی چی لەسەر زێڕەکان دەکات، ئەوەی کە تۆ دەتەوێت لەسەر خواستی زێڕەنگەر و هاوڵاتیان لە کارگەیەکی ناوخۆیی لە هەولێری پایتەخت دروست دەکرێت. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. هەر کاتێک باز لە زێر دەکرێت بیرمان لە لای نرخ و جوانەکەیەتی، بەڵام لە پشت ئەم کانزابە نرخەوە جیانێکی تەواو ئابووری و هونەری هەیە. ئەمڕۆ دەچینە ناو جیهانی زێر لەو ئاگرەی کە دەست پێ دەکا بۆ توانەوەی تا دەبێتە خشل و جوانکاری. لە ساڵانی ڕابردوو زۆربەی ئەم کارانەی لەم کارگەیە دەبینرێت لە وڵاتانی دراوسێ و ناوچەکە دروست دەکرا، بەڵام ئێستا ئەم کارگەیە لە هەولێری پایتەخت لە ڕێی تیمێکی ناوخۆیەوە چەندین جۆری خوشل و کاری جیاواز بۆ ئەم کانزابە نرخە ئەنجام دەدەن. دەمەوێت لە قۆناغی سەرتاوە کە ئەم زێڕەنجە شکاوە قاڵبە بۆ ئێوە دەتوێنرێتەوە و دەکرێت بەم نەخشانە جەنابەت بۆمان باس بکەیت. پێشەکی بەخێر بێن کار دیاری بیدایەت کە دەستمان پێکرد لە ئیشی زۆر بچووک دەستمان پێکرد، دوای بیرۆکەمان بۆ هات ئەو شتانی کە لە دەور دروست دەکرێت پێمان خۆش بوو، ئێمەش بینە ناوخۆ و پەرەی پێ بدەین بەڕاستی. ئەمە چەند ساڵ کە ئیشمان کرد هەر ئیشی دەستمان دەکرد، ئەو ئیشەی ئێستا دەستمان پێکردە لەو کارگەیەی زۆر جیاوازە لەگەڵ ئیشی دەستی. بەس ئەمە چمان کردێ ئیشی دەستمان تێکەڵ کردیە لەگەڵ ئیشی دیزاین و ئیشی ئەوانەی کە ئامێرەکان بەڵێ ئامێرمان هینایە جیازمان هینە لەوەی ئەو شتانەی کە دروست دەکەی زۆر 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 ڕوودەکاری تێدابی هیچ فەرقەچی نەبی لەگەڵ ئەوانەی کە لە دەرەوە هاوردە دەکرێت. باش قۆناغی توانە شتەکەی چۆن دەست پێ دەکات کار بیدایەت کە ئەمە زێڕەکانمان لۆ دێ زێڕەکان دانە زێڕەکان فاز دەکرێت کە کوالێتێکی مەزبوطی هەیە، کوالێتێکی زۆر زۆر باشی هەیە، ئەوجا ئێمە دەیکەینە ئیش. ئەوانەی کە کوالێتی باش نییە ئێمە لای دێنە لایەک تەسفیەمان هەیە، سافی دەکەینەوە، زێڕەکان هەر هەمووی خاوێن دەکەینەوە، دەکەینە ئەو نسبە و ئەو کوالێتیەی کە سندیکا و کە لە جیهان یعنی شتەکان سابتە، میساڵەن ئەمە عیار 21 دەکەین 875 دەکەین 875 و دەکەینە ئیش. زۆر ئاریشەکان بەستاندەرە ناتوانین ئەگە ستاندار نەبی سندیکا هەر لێمان قبول ناکا و خەڵکەکەش ئێستا کە کەمە ئیشەکان دەکەین خەڵکەکە چاوکراوەیە. ئێستا جیهازی زۆر زۆر پێشکەوتو هەیە کاک دیاری کە تو شتێک دەدەیە بازار ئەوە نمایە برێ ئەوە عێراقیە، ئەوە خەلیجیە، ئەوە تورکیا، ئەوە دووبەیە لەسەر جیازی دای دەدەیت کە لەسەر جیازتدانە پێ دەڵێ ئەو زێڕە نسبەی چەندە، عیاری چەندە، چەندی سفر تێدا، چەندی مست تێدا، هەر هەمووت پێ دەرێت. ئەم ئامێرانە هەیە ئێستا لە کوردستان، ئەو ئامێرانە بەڵێ هەیە و زۆری شاخ یعنی خۆشبەختانە زۆری شا نەک بریم یەک دانە و دوو دانە هەیە. ئەمە زۆر جاریشەیە قالبی دەکەینە ئیش، قالبی حیار 24 دێ کە لەوەی ئیشەکەمان جوانتر بی، لەوە ئیشەکەمان باشتر بی. ئێستا ئەمە زۆربەی ئەو نمونانەی کە لێرەیە بە حیاری 24 کردیتمان، بە حیاری 24 کردیتمان و کردیتمان عیار 21 کە سەرەتا هاتم لاپتۆپێکم بینی کۆمەڵە دیزاین هەبوو. بەڵێ جەنابەت دەوت لەسەر ئەوانەی شەکەین. بەڵێ هاوڵاتیەک یا زێڕەنگەرێکی بەڕێز کە دێتە لای ئێوە دیزاینەکەی پیشانێ بە هەمان دیزاین کە پێت نیشاندا وەکو خۆی بۆی دروست دەکەیتەوە 100% ئەو دیزاینێک کە هەر دەبژێری هەتا وەزنیش کار دیاری ئەوە زۆر گرینگە. پێشتر ئەمە شتێکمان دروست دەکرد کە ئیشی دەست بوو دائیمەن 10 مسقال هەتا 15 مسقال فەرقمان دادەنا دەما بە لەوانەیە کەمتر لەوانەیە زیاتر. بەس ئێستا ئەو دیزاینەی کە لەسەر لاپتۆپکە پێشانمان دەی وەزنەکەشمان پێ دەرێ لۆ عیار 8 ئەوەن دەردەچی لۆ 20 ئەوەن دەردەچی لۆ 24 ئەوەن دەردەچی لە بۆ 9 ئەوەن دەردەچی هەمووت پێ دەرێ بالضبط لەسەر ئەو وەزنەی دەردەچی، عنی فەرقەکی زۆر زۆر کەمی هەیە کە دەرێ ئەوەن مسقالە بی ئەوەن مسقالە دەردەچی. جەنابەت باسیەوەت کرد ئێستا
شتەکان پێشکەوتون جاران بەسکاری دەستیەوە سەر لە ڕێی کۆمەڵی ئامێرەوە کە دەبینین لەم کارگێدا ئامێرەکان لە چ ئاستێک ئامێری کۆنن یا ئامێری نوێ و باشن کە ینی خزمەت بەم بواری ئێوە دەکەن بەڵێ ئەو ئامێرانی ئێمە هیتمان کاک دیاری ئامێرەکان هەر هەمووی ئەو ئامێرانەیە کە لە دووبە و لە تورکیای بەکاردێ کە و کارگانە کە زۆر پێشکەوتونە لە وڵاتە نفسی شتمالینە یعنی هیچ کوالێتی لەوان ئەگە برێم لە هەندێک کارگەی زۆر باشتریشە هەندێک کارگە هەیە لەوێ قەدیمە هەر ئیشی پێ دەکات بەس ئەمە کە دەستمان پێکرد هەر هەمووی شتەکانمان ئەشیای زۆر پرۆفشنال ئەشیای زۆر باش ئەشیای زۆر ینی وردبین لە ئیشکردن ئەو ئەشیانەمان هینە لۆی هەم خزمەتی زیاتری وڵاتی خۆمان بکەین هەمیش ئەو خەڵکەی کە شتەکان ببینی نەزانی کە لێرە دروستکرا یعنی بۆ نۆحەی دروست دەکەین کە نەزانی لێرە دروستکرا شتەکان زۆر جوان و ڕێک پێکە ڕێگاگەر تەماشای ڕابردوو بکەین لە ساڵانی ڕابردووە لە زۆربەی بوارەکانە لە هەرێمی کوردستان ئێمە هەمیشە پشتمان بە کەسانی بیانی دەبەست هەمیشە مەسەلەن بۆ بابەتی پیشە بێ کارگە گەورەکانی تر بێت تەنانەت بۆ کۆمەڵی بواری تریش بوو هەر بیانی بوو بەڵامەوەی کە جێی دڵخۆشکەرە لەم کارگەیە ئەمەی ستافی ناوخۆیە ئەم ستافە ناوخۆیە ئەزمونێکی باشیان هەیە یا چۆن دەڵێ بە شێوەیەکی عاشوایی چوونەتە ناو ئیشەکەەوە پێش دەکەن کاک دیاری ئەو پرسیارم زۆر پێخۆش بوو ئەمە زۆربەی کارگەکان دەبینین خەڵکی بیانی لەسرە بەس ئەو بیرۆکەی ئەمن کردم بڕیارمدا هیچ بیانیەک نەهینمە ناو کارگەیە ئەگەر بیانیەکم هینابە لۆ من ئیشەکان زۆر ئاسانتر دەبوو ئەمن چەند بە مەرحەلەی زەحمەت ڕۆیشتیمە هەتا ئەو شتانم بەدەستی نیایە ئەگەر کەسەکەم هینابە لە دەرێ لۆم زۆر ئاسانتر دەبوو بەس ئەوانی کە لێرە ئیش دەکەن هەر هەمووی خەڵکی خۆمانن دوو یان سێیان نەبی لە ئیشەکەی دەزانن وەستانە باقی ئەو کاینتکار هەمویان لە سفرەوە دەستیان پێکردیە لۆ مستەق ئەم فکرم لە چ کردەوە فکرمەوەی کردەوە ئەوانە سبە دووز بێ کە دەبنە وەستا کە لە ئیشەکەی پێدەگەن ئەوانش فکرلەوەی دەبکەنەوە بچن کارگەچی دابنێن یان ئیشەچی بکەن ئەوانی شەرئی خۆمانن یعنی پێداویستیەکانی کە لە ناوخۆی پێویست دەکا ئەمە زۆر تەرکیز دەسەوەی بکەین هەر کارگەک نەک بەز ئەو کارگەیە تەرکیز دەسەوەی بکە کەسانی ناوخۆ بینی لۆ مستقبلی خۆمان باشە لۆش باشە کابرا تووسبێنێ بێگانەك لە کندی ئیشەکار ئەقلی ئیشەکەی نەگری و دەڕوا بەجید دێنی بەس ئەمە فکرمەوەی کردەوە ئەوانی خۆمان کە لێرە فێر بکەین زۆر ئیسفادەیە هەم لە خۆمان هەم لە بۆ وڵاتەکەمان و بە تایبەتی شاری بوونی لە ئایندەیە ژماری کارگەکانی زیاد دەکات بێگومان زیاد دەکات ئەو زیادکردنی کارگەیەش بەڕاستی ینی ئێستا ئەما لێرەکە ئیش دەکەین و کە خەڵکانەکی زۆریش ینی وا دەیانەوێت کارگەیدا بنێن بەڕاستی هۆکار گەلەگە لە زۆر یعنی یەک لە هۆکارانە خواستی خەڵک زۆر لەسەر ئەو ئیشانەیە زۆر خواستی لەسرە و ئەو ئەمر و ئەمانە بەڕاستی ئەوە دەورەی گەلەگە لە زۆری هەیە بەڕاستی کاک دیاری یعنی کە تو دەبینی لێرە چاردەورەتە مشەڕە لێرە و ئەمانە هەیە بەڕاستی یعنی وە لێ دەکا پێش بکەوی نەترسی یعنی ئیش بکەیت کە ئەو ئەدیزانە گرانە پارەی زۆری دەوێت ئاسان نییە کڕێنی ئەگەر ئەو ئەمانە نەبایە ئەمەش نەمان دەتانی ئەوها فکرلەوەی بکەینەوە کە ئەوها خۆمان پێش بێخین و ئەو جیازە گران بایانە بین نە شاری خۆمەسە هەندێکجار لە بابەتی ئێستا سوشیال میدیا زۆرەوە مەسەلەن بۆ زێڕی ژەمە هەیە شتێک دەبێتە ترێن دەتوان لەگەڵم ترێن دانەشا بڕۆ هیچ نمونەیەکیش لای طبعاً ئەمە لەگەر ترێندەکان ئەوانی کە دەبتە ترێن ئەمە یەکسەر دروستی دەکەین ئێستا چی ترێندە پێمان ئێستا ئەو ئۆسانە لە ئایار 24 هەیە ئەمە بازنمان لێ کردیا چی پێ دەڵێن ئەوە بازنە ئەوانی پێدەرێن قایشمان لێ کردیا و ئەوانشکە لە دواوەی منە هەر هەمووی ئەوانەی تێدایە ئێستا ئەمەی بەدەستی جەنابتەوەی ترێندا بەڵێ درستی ژەکرێ و خواستیی زۆریشی لەسرە بە پێ ئەزمونێکی هەتا لەم کارگەیە بەڵێ لە بابەتی پیشەکەی خۆتە هەرزانتریشت کە دروستت کرد بێت بای چەند بۆ گرانترینیش بای چەند بوو تقریباً 2 ساڵ پێش ئێستا نزیکەی 4 کیلۆ 4 کیلۆ زێر بوو کەمترینیش وەڵاشتی زۆر کەممان دروست کردیە لە نێو غرامیش دروستمان کردیە ئایاری نۆئەوانە پەیدا بووە بەڵێ ئایمە ئیشی پێ دەکرێت لە ناو کارگەکانە یا شتێکە نیسبەی زێڕەکەی کەمترە ئایارینەوە ئایارنۆ ئەوی شەرزێرە بەڵێ کو ئایار 1970 زێرە ئایارنۆیەکەش ئەو شەرزێرە هیچ کێشەی نییە بەڵێ تەڵەبی لەسەرە خەڵکیش داوا دەکا بەس ئەمە تا ئێستا بیرمان لێ نەکردیتەوە دروستی بکەین هاوکات دروستکردنی خشل و بابەتی جوانکاری لە کارگەی زێردا پێویستی بە وردەکارێکی زۆرە بە تایبەتی لە کارگەکاندا چونکە
هەندێک نەخش و جوانکاری هەیە دەبێت بەدەست کارەکەی بۆ ئەنجام بدرێت. یەکێک لە بەشەکانی تری کاری دروستکردنی زێر و بابەتە جوانکاریەکان کاری دەستیە. نێوزانم بێگومان کاریی وردەکاریە لەسەرەوەنە ئێوە چۆن کار لەسەر وردەکاریە دەکەن؟ کاک دیاری نمونە ئەو پارچە قایش ئێستا لەبەر چاوتە ئەوە بە چە مەرحەلەیەکدا دەڕوە وەکو بۆڕی دروستکردن باشە ئیتارەکان باشە لیرە لێدانەکەی ناوی دیسان بۆڕی وەی تازەکەی چ لێ دێ نمونە تازەچی باش روبینەوە ئەو قایش لێ دەردەچ ئەوە دەبێتەوە بەڵێ ئەمە شان بدەینانی بەڵێ ئەو دەبێت ئەو قایشە چاڕێز چاڕێز حەسەب داواکاری و تەڵەبیەوە نیە بەڵێ بەڵێ نیشە بەڵێ ئێستا و قایش سادی پێدەن ئیتار سادا سادە بەڵێ ئەوە لیرەکانی ناوی نەخشە ئەوە سادی لیرەی خۆمانە ئێسام قایشە چەند ڕیزەوەیکەوە 4 ڕیزە ئێستاوە 3 ڕێزە ئەوە 4 ڕێزە ئەوە قایش دوونیوی تاڕی پێدرێن دوونیم و ئەوەش لیرەی پێدرێن ئەوەی کە بەدەستی جەنابتۆی ئەو وردەکاری بۆ کراوە مەسەم وردەکاری دەرئەنجامەکەی بۆتەوە ئەو ماوەی دروستکردنەکەی چەندی پێدەچێت مەسەم قایشە بەدەستۆیە بنمونە وەربگرین بەخوای کاک دیاری تقریبەن 10 ڕۆژ 10 ڕۆژ بە وردەکاری ئامادەیە بۆ بەکارهێنان یان بۆ دەمقانەکان کاک دەری باسمەوەی کرد ئەویشە زۆر بە وردەیە و تەڵەبیشی زۆرە تەڵەبەکان زۆر لەسەر قایش ئیتارە سادەی سادە بەڵێ ئەین لە ناو قایشەکانە ئێستا ئەمە زۆرترین تەڵەبی لەسەرە دوای ئێوە وردەکاریەکەەوە چی لێ دێت ینی خۆناغەکەی کە کاری دەستیەوە تەواوێ دەچێتە چه بەشێکی تر لە کارگەکە بەشەکان ئێستا نمونە کە تەواو بوو دەستە لای سمپارە و دوایە پۆلیش و ئاوە زێر و مەرحەلەکان زۆرە مەرحەلەکان زۆرە بۆیە بەڵام گرنگەوەیە کە ئەوە لێرە لە هەولێر لە کارگەکەی هەولێر دروست دەکرێت باشە حەسەب داواکاری بۆ نموناگەر کەسێ بێوێ لەناو ئەم قایشەیە نەخشێک دروستکە یا شتێکی تر دابنێ ئەوە دەتوان ئەمە دابنێ بەڵێ پێشتر ئەو دیزاینە نەبوو بەڵام ئێستا لە فەزلی خوایانی ئەمە توانیتمانیانی ئەو دیزانانە دروستکەین ئەوەی لە دووبێ هەیە لە تورکیا هەیە ئێستا توانین دروستکەین چەند جەنابەت وەکو پیشەوەرێک ئەوەی کە لە تورکیا و لە دووبەی دروست دەکرێت بەڵێ بێگومان ئێستا ئەومان کردیا ئەوانەی لە دووبە لە تورکیا هەیە ئەمە دیزاینکەین دروستکەین هەر جۆرە داواکاریە هەر داواکاریە زێر ئەو کانزا بە نرخەی کە هیچ بەدیلێکی نییە لە جیاندا بۆ بازرگانی بۆ بەرهێنان بۆ بابەتی جوانکاری ڕەنگە کە باسی کارگەی زێر دەکەین دیمەنێکی گەورەمان زۆر بێتە پێشەوکە دەبێت کارگە زێڕەکان زۆر گەورە بێت بەڵام بە پێچەوانەوە لە کۆمەڵی ئامێری تایبەتی پێکاتەوە بەڵام بە پرۆسەیەکی تایبەت بنمونە ئەمەی کە لەبەردەستی منایە ئەمە زێر بووە توێنراوەتەوە بە کۆمەڵێک قۆناغ ئیشی لەسەر کراوە دەرئەنجامەکەی دەبێتە ئەمە بەڵام دروستکردنەکەی ئاسان نییە پێویستی بە تەواوی وردەکاری هەیە بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە جارێکی تر تیمێکی ناوخۆی هەستاون بەم کارانە بە هەمان پێوەرە نێودەوڵەتیەکان کاری لەسەر دەکەن هاوکات بازرگانان و زێڕەنگەران زۆر پاڵپشتی لە بوونی ئەم کارگا ناوخۆیانە دەکەن و بە هەنگاوێکی گرنگ و بەهێزی دادەنێن بۆ ئابووری کوردستان لە ئێستا و داهاتوودا چونکە ئێستا ئەو کارانەی کە لە ناوخۆ دروست دەکرێت هەمان ئەو کارانەیە کە لە دەرەوە دروست دەکرێت و هاوردا دەکرات. کاک حاجەکە تەماشاکەین لەم 1-2 ساڵی ڕابردووە بازرگانیکردن بە زێرەوە هەنگاوی گەورەی ناوە بە تایبەتی لە هەرێمی کوردستان هەولێری پایتەخت بە تایبەتی چی وای کرم خواستە زۆرە لەسەر زێر هەبێت بەدەست بە زێر بەخۆی تقریبان ئەوە 3 ساڵە 4 ساڵە ئۆنسەکان زۆر سەریع بەرەو هەستان بوو خەڵک یعنی دیعاەچە و خەڵک ئەو خوبەرەکان و ئەو شتانێ حسابات هەموو دەیانگۆ زێر دەگاتە 6,000 گەیشتە 5,600 لەویدا بڕەکن هیارەکی کرد ڕاستە بەس ئەوە تەصحیح ئەمە پێی دەرێن
کە تەصحیحاکی کامل دێتە خوارێ فترەی کەم خۆی ڕدەگریتن ئایا 2 مانگە 3 مانگە حتى 6 مانگ ئەمن دام نایە ئەو دابەزینەی پاشی 6 مانجێک دیسان هەستانێکی هەیە زێر ینی لە ڕوانگەی جەناب تۆ بە پێ ئەزمموی هەتا ئاراستەی زێر هەر بەرەو بە ڕزبوونەوەە زێر نازام ئەگەر تەمەشا بکەین ئەمە با پیرمان گوتیتیان مسخاری بە 2000 مان کڕیتەوە گەیشتە 6000 حتى ئێستا بە 2000 کەس نەیکڕیتەوە گەیشت لە 6000 گەیشتە 2000 لە 2000 گەیشتە 8000 لە 8000 دەگاتە 5000 زێرەکە دائما هەستان و دابەزین ئەوە چەند ساڵە ئەمە لە ناو زێرنگرانی چەند ساڵە هەستانی هەیە با بڵێن مسخاری 10000 هەڵدەسی 5000 دێتە خوارێ دوای دیسان 15000 هەڵدەسیتەوە ئەو زێرە بەردەوامە حتى دنیامای هەرەوە هەیە هەر لە هەستاندا بیتن باشە بازرگانیەکەی چۆنە مەسەن و کەسانی کە خاوەن سەرمایەن پارێکی کاشیان پێدێن زێڕەکردن بە چه شێوازەکەم زێرانە دەکرد مەسەن ئۆنسا سەبیکەیە کیلۆیە ئەمە زێر نەسحەتم کردێدا ئەمە مشتریەکانی خۆم ئەوانە دەستحەقیان لەسەر نییە ئەو زێرانە ئستەبا بلێن ئەوە 100 غرامە ئەوەشیان 100 غرامە ئەوە ئەوڕۆ بە 152 وەرەقەیە 152 وەرەقەی ئەوە $100 گرانترە کە دەی دەفرۆشیەوە عینە سەر دەکاتن عینە سەر دەکات 151 ئەوە 151 وەرەقە بەس ئەوە کە دەیکڕیەوە ئەتو گرانتر ئەوە دەست حەقی هەیە پارە و کاتانە بەچەند بووە پار ئەو کاتێ ئەمن دوونێ مشتێک لە تەلیفۆن کردن 100 غرامەکەم لێکڕی چارنۆ 49 وەرەقەی لێ قازانز کرد بوو بە خلالی ساڵێک و نیو 200 غرام زێرە لە 100 غرامی زێر 49 وەرەقە یعنی دەکات چیلۆی چار دەفتەر و 90 وەرەقە هەرێمی کوردستان بۆ ناسراوە هەرێمێکی ئارام و سەقامگیرە ئەکید ئەم ئارامیە ئەم ئاسایشی لارێمکان تا چەند هاوکاری کاری بازرگانی زێر بۆ بەرەو پێش چێت ئاڵوگۆڕی زیاتر تیا بکرێت 100 لەوە تشتێتن لەبەر ئەمە زێرنگری بیانی هاتێ خەلکی هەولێر نییە هاتێ لێرە مەعمەلی دانای لەبەرەوەی ئێرە ئارامە بەڕاستی لە ئەمنیەت لە ئیش لە کوالیەتی نیخابەی خۆمان کە جۆری کوارێتی ئەو ئانێ هەموو ئەحسای هەمووی کە تەمەشا دەکەن تاقیب دەکەن عیارەکانیان مەزبوطە و ئیشیشیان مەثەن ئێستا ئەو فترێ ڕێدوبەی قەپات بووە هەموو زێرنگەرەکانی مفردی هەموو احتیمادیان لەسەر ئەوەیە کارگەی ناوخۆمان ئیش دەکەن باشات باسی کارگەی ناوخۆیمان کرد ئێوە وەکو مەسەرم بازرگان زێڕەنگەر تا چەند پاڵپشتیم کارگە ناوخۆیانە دەکەن ینی پێتان باشە ژمارەکانیان زیاد بێ پێمان باشە ئەرێ وڵە حەز دەکەن ینی لە هەولێرەوە بستە و دەرەوە لۆ لە تورکیا بێتێ هەولێر لۆ لە تورکیا بێتن گومرگمان لێ وەردەگرن نەفەرمان دەستە تورکیا ئەو بە ئەمە بە خۆمان تەزدیقکەین با ئێمە نمونەیە گوەربگرین کاکاتی بۆن مەگەر کیلۆیە زێر لە دەرەوە لەسەر خواستی جەنابەت بۆ نمونە بکرێت بە هەندێک بابەتی جوانکاری بەێ ئەگەر لە دەرەوە لە وڵاتێکی وەکو ئیمارات یا لە تورکیا بیکەی چەندی تێدەچێت بە چوون و هاتن و مەساریفەوە ئەگەر لە هەولێریش بیکەی هەماشت بەێک چەندی فەرقیانی مەبلغەکەی $2000 فەرقە $3000 فەرقە $2000 تقریبا ئەگەر $3 ئێرە بە $3 مان لۆ دروست دەکەن $3 یان دەکات 30 وەرەقە لە چیلۆیەکی ما عەدەوەی ئەمە لە دووبەی دەینین گومرجی دەدەین لە فەرمان هەیە نەقال لۆمان دێتن $300 $280 مان لۆ دەینیتن ئەوانە هەموو حیسابە ئەو وەختێگەر کارگەی خۆمان بیتن ئەو گومرگەی نادەین زێر لە ناو خۆمان هەیە الحەمدولله دەتاوێنەوە ئیشی لەکردی ئیشەکە عینەن ئەوە دەکەن کوالێتەکەش عینەن کوالێتیە هەرەمان عینەن کوالێتیە بۆ پرسیارێک کە زۆر لێتانەکرێت دووبارە دەبێتەوە هەڵک ئێستا زێر بەرزە ئیتر نرخەکەی لەمڕۆ بۆ بەیانی لاوانێ گۆڕانکاری بە بەڵام ئەگەر جەنابەت بێن وەکو ڕاوێژێکت پێ بکەن زێر بکڕین یا بیفرۆشین پارەی حتى 3 مانگ 6 مانگ ئیشی پێ نەبیتن زێری بخڕی کاک حاجی ینی بابەتی جوانکاریش بابەتێکی گرنگە بۆ خانمان بە تایبەتی بەێ ئێمە زۆر باسیەوەمان کرد کارگەی ناوخۆی شتێک هەبوو پێشووتر لە دەرەوە دروستکرێ ئێستا کارگە ناوخۆیەکان زۆر شتێستا حالی حاضر ئەو نمونەمان لایە ئەوە کە 83 مسقاڵە ئەو قایشە باشە بکەینەوە ئەوە کە دروست کرا لە تورکیا بوو ئێستا بە خۆمان دروست دەکەین عینەن نەخش و عینەن ئیش و هیچ فەرقیشی پێشتر لە دەرەوە دروست دەکرا بەڵام ئەمە ئێستا بەرهەمی کارگەیەکی ناوخۆمە لێرە هەولێری پایتەخت کە دەڵێ ئەمە لە کارگێکی ناوخۆی دروست دەکرێت پێیان خۆشە زۆر چونکە بەڕاستی ئێستا ئەوڕۆ ئەمن یەک بەخۆم لۆ مالی خۆم کە دروستکەم باوەڕتەبی لێرە دروست دەکەم لۆ بچم لێوێندە بە $6 دروستکەم ئەلێرە بە $3 دروست دەکەم پارەی سەفەری نادەم پارەی گومرجی نادەم ئەوانە هەموو لە ناوخۆم ئەگەر بین بەراوردێک بکەین لەگەڵ زێری ناوخۆ و زێری دەرەوە تورکیا دووبەی تایبەتی چکەیمە لە هەرێمی کوردستان
زیاتر زێر کە دەینینە ناو کوردستان لە تورکیا و لە دووبێ زیاتر. بەڵام بەڕاستی ئەوەی مای دڵخۆشیە ئەوەیە کە لە هەرێمی کوردستانی خۆشمان لە هەموو شارەکان لە زۆربەی شارەکان وەکو هەولێر و سلێمانی و کەرکووک و دهۆک و بە تایبەت لە شاری خۆمان وەکو شاری هەولێر هەندێک کارگەمان هەیە بەڕاستی زێرەکانیان زۆر جوانە، یعنی بە شێوازێکە هیچ جیاوازێکی نییە لەگەڵ زێری دووبەی و زێری تورکیای. هەتا هەندێک بیرۆکە هەیە، بیرۆکەی بۆ نمونە عاشقبند هەیە، خۆزگەستا وێنەکەمانە لابایە، ئەو بیرۆکەی لە دووبەی کە بە شێوەی خەلیجی دروستکرایە بیرۆکەکەیان لە ئێمە بردووە، ئەو حقیقەتە هەر خۆیان دانی پێدادنێ. مۆڵک مەکانی سەرکەوتومانێ باوەڕکە ئەو مەکانی و مەچینانێک کە لێرە هەیە لەگەڵ دووبەی هیچ فەرقی نییە. یەک شتە ئێستا ئەوە ئەگەر مەسەلەن بە هەفتەچی 20 زۆتیەوە هەمان دروست کردوە، ئێستا دەتوانی 300 400 500 زۆتی لێ دروست بکەیت. وەجگە لەوەش هەلیکاریش زیاتریش دەرەخسێنی بۆ گەنجانە و لە هەموو لایەنێکەوە باشتر و چاکترە. هەروەها شتێک تریشێ بەڕاستی ئێستا و سەردەمە بەسەر چووە کە زێربەست بۆ خشل و جوانکاری بەکاربێتن. ئێستاش پیاوەکان هەتا ئافرەتەکانیش کۆمەڵک لە ئافرەتەکان شانبەشانی پیاوانیش دێن زێر و بۆ وەبەرهێنان ینی کڕین فرۆشتنی تێدا دەکەن. بەڕاستی ئەو ماوەی ئەگەر بینە سەر حەقیقەت دەتوانین بڵێین بابەتی وەبەرهێنان لە زێر و کڕین فرۆشتنی لیرە و ئەو زێرانەی کە بۆ وەبەرهێنان بەکاردێت و بۆ قازانجکردن بەکاردێ بەڕاستی ڕێژەی مشتریەکانمان ئەو ماوەی زیاتر بووە بە بەراورد لەگەڵ زێری خشەڵ. بۆ نمونە کەسانەکی زۆر هەیە ئەو زیاتر لە شارەکانی تر بەربڵاوە، لێرەژە شاری هەولێر لێرش ئەوەش بەربڵاوە، بەس بەڕاستی لەوە پێم باشتر ئەوەیە ئەو لیرانەیە کە ئەو لیرانە بەڕاستی ینی زۆر جارانیان بێ دەست حەقەیان دەست حەقێکی زۆر کەمی لەگەڵدایە بە بەراورد لەگەڵەوەی چکەوە دەست حەقی زیاترە، بەڵام ئەویان دەست حەقەکەی زۆر کەمترە و باشتر و چاکترە و بۆ قازانجیش باشترە. و ئەوەی کە زۆر خۆشە لە زێری ئەوەیە کە زۆر زوو دەفتە پارە، یعنی وەکو شتی تر نییە، یعنی بەس بە ڕۆژ بە هەفتە بە مانگانە بوەستی زۆر بە خێراییش دەبێتە پارە. الحەمدوللیلا ینی خەڵکەکی زۆریش ئەو ماوەی قازانجێکی زۆر باشی لە وەبەرهێنانی ئەو لیرانە کردیە. ئەو لیرانەش ئەوەی مای دڵخۆشی ئەوێ ئەو لیرانەش هەر ئێرەیە کارگەکانی ئێرەیە. بڕۆ فاسی بکە من کۆمەڵک لیرەمدا کەسێک لە شارێکی ترەوە هاتە لام چوو لێوێ فاسی کردەوە، گوتی هەر بۆ تاکیدی دڵنیایی خۆمان چکە سێ چار کەسین شەریکین فاسییان کرد بوو ئەو لیرێ کە لێرە دروستی دەکەین باوەڕ بکەن خۆی نسبەی زێری عیار 21 875 876 دابوو 876 ینی نمرێکی لە خەلیجی زیاتر. داهاتووی زێر لە کوردستان هەنگاو دەنێ بۆ براندێکی ناوخۆیی و هەناردەکردنی ئەو بابەتە جوانکاریانەی کە لە کارگەکانی ناوخۆیدا دروست دەکرێت و هاوکات دەرفەتێکی باشیشە کە چەندین کارگەی تر لەم شێوەیە لە هەرێمی کوردستاندا بکرێتەوە. کاک شێوان کامێ مەسەن نمونی کارەکانەوە دەبینین کۆمەڵە قایش لێرە پشتێنن لێرە هەیەکانان وڵا بابەتی تێدایە ئەوە بنمونە بێنینەوە ئەوە بنمونە بێنەوە تێدایە بابەتەکانی بەشێکیان لەوانە کاری ئێوەن لە کارگەکە دروستکراوە ئەرز دەکرا مەسەلەن کوردەواری کۆمەڵێ بابەتی کۆنمان هەبوو بۆ زێر و بۆ بابەتی جوانکاری ئەوانەتان پاراست و ئەوانە شەر دروست دەکرێتەوە. طبعا ئەمە ئەو ئەشیانەی کە یەک لەو هەدەفانش کە ئەمە هەمان بوو ئەو ئەشیانەی کە کۆنن بە دیزایانی نوێ دیزایانی کەینەوە لەوەی خەڵکەکە هەم خواستی بکەوتەوە سەری هەمیش ئەو مۆرکە قەدیمەی کە هەبووە نەفەوتێ بمینێت. بەڵێ ینی ئەوە هەر کاری لەسەر بێگومان کاری لەسەر دەکەنی بە خواستشی زۆر لەسەرە. ئێستا خواست زۆر لەسەر لیرەیە خەڵک بەڵێ زۆر لیرەی دەکڕیتن لە بۆ ئەو کەسانش کە ئەمن نمونەم زۆرە لیرەیان کڕیا هەرجاری وەزبەشیان کڕیا ئێستا هاتیینە دەیکەنە قایش دەیکەنە ئەو شتانێک کە پێیان خۆش بووە یان کە پێشتر عەزیان لێ بووە ئێستا دەیکەنە جوانکاری. سوارە بە کارگەکەی خۆتان یانتانەوە مەسەلەن زیاتر تەڵەبیەکان جێبەجێ بکەن چکە پێماوێ ناتوانن بە تەواتی ئێستا خواستی ناوخۆ پڕ بکەنەوە لامتان بۆ ئایندا مەسەلەن چۆن کار لەسەرەوە کرێ فراوانتر دەبێت دەبینین بڵین بەشێکی زۆری ئەم زێڕانە هی کارگەکانی ناوخۆیە. واللهی بەنسبەت ئەمە ناتانین بالفعل ناوخۆی پڕکەینەوە پێویستمان هەر بە دەرێ دەبی وەز ئیشاڵە دەستەچی وهامان دەبیتن کە ئەو پێداویستی پێشتر لە دەرێ هەبوو کەمی بکەینەوە لەوەی خەڵک بتانی شتی خۆمان بەکاربێنیت.
لە ڕابردوو زێر تەنها دەچوا دەرەوە بەڵام ئەمڕۆ زێر لێرە دەمێنێتەوە ئەگەر ئێستا وەبەرهێنان دەستی پێکردووە سبەینێ ڕەنگە زێڕی کوردستان ببێتە براندێکی ناسراوی ناوچەکە زێر تەنها کانزانیە بەڵکو هێزێکی گەورەی ئابووریە